ڕیفراندۆم بۆ جیابوونەوەی هەرێمی کوردستان لە عێراق پێش ئەنجامدانی لە نێوان کۆمیتەیەکی حزبی و پەرلەماندا گرێوی برنەوە دەکات. پارتی دیموکراتی کوردستان بەبێ کاراکردنەوەی پەرلەمان سەرقاڵی پێکهێنانی کۆمیتەیەکی حزبیە بۆ دیاریکردنی میکانیزمەکانی ڕیفراندۆم. بزوتنەوەی گۆڕان پێشوازی لە وەفدی یەکێتی و پارتی نەکرد کە بۆ پرسی ڕیفراندۆم سەردانی لایەنەکانیان دەکرد. پێش هەر گفتوگۆیەکیش داوای کاراکردنەوەی پەرلەمان دەکات. ئەستان ڕیفراندۆم پێویست ناکە، بەڵام ئەگەر بشکرێ دەبێت لە ڕێگای پەرلەمانەوە. وتەبێژی بزوتنەوەی گۆڕان ڕای دەگەیەنێت بۆ جیابوونەوە لە عێراق پێویستیان بە ڕیفراندۆم نییە و گەر ڕیفراندۆمێکیش بکرێت پێویستە لە ژێر قوبەی پەرلەماندا بکرێت. بزوتنەوەی گۆڕان ناشیشارێتەوە گومانیان لا نیەتی پارتی و چەند کەسێکی تر هەیە کە دەیانەوێت ڕیفراندۆم بۆ پەردەپۆشکردنی قەیرانەکانی هەرێم بەکار بهێنن. وەزارێشتری ئێمە پێمان وایە لە 2005 جارێکتر ڕیفراندۆم کراوە و 1998.9 خەڵکی کوردستان دەنجی بەسەر بەخۆی داوە. ئەستان ڕیفراندۆم پێویست ناکە، بەڵام ئەگەر بشکرێ دەبێت لە ڕێگای پەرلەمانەوە بکرێت. بەڵام ڕای فەرمی بزوتنەوەی گۆڕان ئەوەیە کە ئاماژەم پێکرد بەبێ ئەوەی لە چوارچێوەی پەرلەمان و لە ژێر قوبەی پەرلەمان ئەم پرسە یەکلایی بکرێتەوە. لە یەکەم هەنگاوە ئێمە بەرەو هەڵە دەڕۆین و ئەمە تجاوزکردنی باڵاترین دامەزراوەی یاسادانانە لەم هەرێمە. ئەمە ئەگەر ئەم هەنگاوە نیەتێکی ڕاستەقینی لە پشتەوەکە ئێمە گومانمان لە نیەتی ڕاستەقینی پارتی دیموکراتی کوردستان و هەموو ئەوانەی کە بەدوای ئەم بانگەشەیە کەوتون هەبێت، چونکە ئەوانە دەیانەوێت خۆڵکەنە چاوی خەڵک و پرسە ڕاستەقینە و قەیرانە ڕاستەقینەکانی هەرێمی کوردستان کە بریتێ لە قەیرانی دارایی و بژێوی ژیانی هاوڵاتیان و ناتەبایی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان نەبوونی دامەزراوەی نیشتیمانی هەموو ئەو کێشە گەورانە لەلایەک، بەڵام هەندێک کەس دەیانەوێت وا لە خەڵک بکەن ئەم پرسانیان لە کۆڵ لە بیر بچێتەوە. ئەنجامدانی ڕاپرسی بۆ جیابوونەوە لە عێراق ئاواتی هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانە، بەڵام ڕای فەرمی بەشێکیان هێشتا ڕوون نییە لەگەڵ ڕیفراندۆمی کۆمیتە حزبیەکەی یەکێتی و پارتیدان یان لەگەڵ ڕیفراندۆمێکن کە لە ژێر قوبەی پەرلەمانەوە دەنگی لەسەر بدرێت. دوو ئەجەندا لە هەرێمی کوردستانە هەیە. ئەجەندایکی پارتی هەیە کە پەرلەما کە پرسی ڕیفراندۆم پرسەکانی تر بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی بەکارهێنی وەک کاتێکی سیاسی و هەندێ هێزی بچووکن کە لە خەریتەی سیاسی هەرێمی کوردستان کاریگەریان نییە و ئەچن ناو ئەجەندای پارتیەوە بەپێی بەرژەوەندی ئابوووریەکانی خۆیان. بەڵام لە هێندێ هێزی سیاسیش هەیە کە قەباران هەیە لە ناو پەرلەمانی کوردستان بەبێ ئەوەی خوێندنەوەیشی منطقیانان بۆ پرسە یاساییەکە کردبێتەوە بۆ ئاعتیباراتی نێوماڵی کوردی کردبێت بوونەتە بەشێک لە پرۆسی ڕیفراندۆم. ئەجەندای دووەم ئەجەندایکی منطقیە کە داوای کاراکردنەوەی پەرلەمانەکە کە داوای ڕۆڵی یاسایی پەرلەمانەکە داوای یەکدەزی نێوماڵی کوردەکە اینجا ڕیفراندۆم بدرێت کەواتە هەر هێزێک کە بەشێکە لە ئەجەندای پارتی و پشتیوانی و کۆمیتەیەکە لەگەڵ یاساشکێنیە و دژی کاراکردنەوەی پەرلەمانەوە ئەبێت ئەجەنداکان ڕوونە. ئێستا لە هەرێمی کوردستان ئەجەندای یەکەم و دووهەمەی و ئەجەندای سێم نییە کە هەر هێزێک ئەبێت لە هەرێمی کوردستان لە نێوان ئەم دوو ئەجەندایەدا خۆی یەکلایی بکاتەوە. عینادی سیاسی و لادان لە یاسا گەر تا دوێنێ بەرهەمەکەی پەخستنی پەرلەمان بوو بێت، ئەوە ئەمڕۆ ململانەکەی لایەنە سیاسیەکانی هەرێمی لەسەر پرسی ڕیفراندۆم کردووەتە دوو بەشەوە. پێدەچێت سبەینێش دەنگی نەخێر بۆ جیابوونەوە لە عێراق بکاتە بەشێک لە ئەنجامی سندوقەکانی دەنگدان. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.